کەلار سەنتەری ئیدارەی گەرمیان هەنگاو بۆ شارێکی ئابووری دەنێت. پێگە جوگرافیەکەشی هێندەی تر ئەو دەرفەتەی پێداوە کە ببێتە ناوچەیەکی گرنگی ئابووری و بازرگانی لە هەرێمی کوردستان. ئەکرەم ساڵح سەرۆکی شارەوانی کەلار باس لەوە دەکات لە ماوەی 2 ساڵدا مۆڵەتیان بە 30 کارگەی پیشەسازی و باڵەخانەی بازرگانی و خزمەتگوزاری گشتی داوە لە بواری کەرتی تایبەت کە ئەمەش بۆ خۆی خاسێتەکانی کەلارمان بۆ ڕوون دەکاتەوە کە ببێت بە ناوچەیەکی گرنگی ئابووری لە هەرێمی کوردستان. ئێمە لە ماوەی ئەم 2 ساڵە نزیکەی 30 پرۆژەی بازرگانی و خزمەتگوزاری و پیشەسازیمان لە شاری کەلارە مۆڵەتمان پێداوە بەشێکیان تەواو بۆ بەشێکیان لە دەست بەکاربووندان و بەشێکی تریشان لە قۆناغەکانی کۆتاییان کە بەم پرۆژانە هەلی کار بۆ ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی دەستەبەر ئەکرێ و ئەو پێداویستیانەی شار کە پێویستە لە دەرەوە بێ ئەتوانن لە ناوخوا دەستەبەر بکرن کە نزیکەی 13 کارگەی پیشەسازی بچووک و مامناوەندە لەگەڵ سەر و نزیکەی 20 پرۆژەی بازرگانی و خزمەتگوزاری لە پەیمانگای ئەهلی لە نەخۆشخانەی ئەهلی لە مۆڵ لە خواردنگە. شارەزایەکی ئابووری ئاماژە بۆ دەکات ئەو هەنگاوانەی کە دەنرێن لە کەلار بۆ گەڕخستنی پرۆژە بازرگانی و پیشەسازەکان بۆ خۆی ڕنگدانەوەی گەورەی دەبێت لە سەرکەرتی ئابووری و ڕەخساندنی هەلی کار بۆ کرێکاران و پیشەوەران و پشت بەستن بە کرێکاری ناوخۆی و چارەسەرکردنی بێکاری. لە بواری بازرگانیە کەلار لە ئێستا ناوەندێکی گرنگ و گەورەی هێنانی کەلوپەل و شمەکە لە وڵاتەکانی ناوچەکە و جیهانەوە و کۆکردنەوەی و دووبارە دابشکردنەوەی بۆ عێراق و ناوچەکە بۆیە گرنگیدان بەم کردەوە بە خەڵکی ئەم ناوچە بازرگانانی ئەم ناوچەیە ئەبێ لە پێشینەی کار و با بڵێن بەرنامەی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت بێ لەم ناوچەیە چونکە خەڵکی ناوچەکە بە تەبیعەت هێندەی گەرمای ناوچەکە گەرمن لە بواری چالاکی و زوو پێی بە نهێنی کار و چالاکی نوێ بن. بە پێی زانێرەکان ئەو پرۆژە بازرگانی و پیشەسازیانەی کە لە کەلار مۆڵەتی کارکردنیان پێدراوە بەشێکیان لە قۆناغی بەرەمهێنان و بەشێکی تریشیان لە قۆناغی بنیاتناندان. هەریەک لەو پرۆژانەش دەرفەتی کار بۆ دەیان کرێکار و خاوەن پیشەی ناوچەکە دەڕەخسێنێت و کاریگەری لەسەر کەمبوونەوەی دیاردەی بێکاریش بەجێ دەهێڵێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.